داوا لە بەڕێز کاک مەلا بەختیار بکەم کە دەست بە عەرزەکەی خۆی بکە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە مامۆستا عەلی باپیر ئەیکا. خۆم شەرحەکەم. ئێمە مامۆستا عەلی باپیر یا بەڕێز کاک بەختیارمان بانگ نەکردو بۆ ئێرە بۆ ئەوەی بە پێی ئارەزوو حەز و خواستی ئێمە قسە بکەن. نا ئەوە گرنگ نییە بۆ ئێمە ئەلمانێت چییە وەکو ماهیەت، گرنگ نییە بۆ ئێمە دیموکراسیەت چییە وەکو ماهیەت. ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە بەڕێزان مامۆستا عەلی باپیر و کاک بەختیار چۆن لە دیموکراسیەت تێگەن، چۆن لە ئەلمانێت تێگەن و چۆن خەیاڵدانی یەکەن و چۆن ئەی خوێندنەوە لە واقعی کۆمەلگای کوردەواری، چۆن ئەی خوێندنەوە لە کۆمەلگای کوردەواری ئێمە. مامۆستا عەلی باپیر زۆر ڕاستگویانە گزارشتی لە خەیاڵدانی خۆی بۆ دیموکراسی و بۆ ئەلمانیەت کرد. حاڵەتێکی زۆر زۆر تەندروستە، حاڵەتێکی زۆر زۆر ئاساییە لێرەیە بۆ ئەوەی ئەو ڕۆڵەی خۆی ببینێ. و ئومێ دەکەم هەرێکێک لە ئێمە بەو کولتورە سادەی کە پێشتر ئاماژەم پێدا مامەڵە لەگەڵ گوتارەکەی بەڕێز مامۆستا عەلی باپیرە بکە، هەر بە هەمان کولتوری سادەوە مامەڵەش لەگەڵ گوتارەکەی بەڕێز کاک بەختیارەکەی. ئەمە کۆمەڵێک تێویشم بۆ کاک مەلا بەختیار هێناوە کۆتاییە لە کۆتای پلە بەکە مامۆستا نانا پلە ناکەی ئەوە زۆر ئێمە نەفەسمان زۆر درێژە مەلا بەختیار. مامۆستا عەلی باپیر نەفەسی زۆر درێژە، کاک بەختیار نەفەسی زۆر درێژە. ئێستا یەکسەر با کاک بەختیار دەست پێ بکە فەرموو. کاک بەختیار زۆر سەر دڵم گرێ تۆ دڵی چاکەمەوە. تکایە ئەوانەی کە تەلەفۆنەکانیان نەکوژاندەوە تەلەفۆنەکان بکوژێنەوە بێدەنگی. تەرجەمە چۆنە؟ تەرجەمە چۆنە؟ La traduction, c'est comment la traduction? Il n'y a pas de son? Michel? Personne ne traduit là. Personne ne traduit. Je les entends discuter entre eux. Mais tu as pris quand même des notes, n'est-ce pas? Est-ce que tu as pris des notes? And now it works. No good. فرموا كاي وقتها دس بك. باش الدبر. ئەم کاتتان باش. زۆر سپاس بۆ بەڕێز مێشێل و کاکە عادل باخەوان کە هەوڵێکی باشیاندا تا ئەم دیبەیتە ساز بوو و بەڕاستی لە ناخەوە سپاسی مامۆستا عەلی باپیرەکەم کە بۆ یەکەمین جارێ لە 25 ساڵی ڕابردوو لە دەر ڕاپەڕینەوە کەسایەتیەکی سیاسی و دینی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئامادە بێ لە بەردەم ڕای گشتی گەلەکەمان و دنیاش ئەم دیبەیتە ساز بدەین. بەڕاستی ئەمە بەڵگەی نزوجی سیاسی و نزوجی حزبی و تەجروبە وەرگرتنە لە هەموو کارەسەتەکانی 25 ساڵی ڕابردوو لە مێژووی خۆمانە. لە ڕاستی ئەمە جێگەی تەقدیرە بۆ من. زۆر خۆشحاڵیشم کە قاعەکە بینم هەموو خوشک و برایانە دانیشتوون بە شوناسی ئایدۆلۆجی جیاوازەوە، بە شوناسی فەلسەفی جیاوازەوە لە دەرەوە خەڵک دانیشتوون و بە دڵنیاییەوە سەدان هەزار کەسێسە لە تەلەڤیزیۆن سەیری ئەم دیبەیتە ئەکا، چ لە دەروەی وڵات چ لە ناوەوەی وڵات. سپاس بۆ ڕووداویش کە لەو هەفتەیە ئەرکێکی زۆریان کێشا لەگەڵ کەناڵەکانی تر، هەم کەناڵەکەی کۆمەڵ و هەم کەناڵی گەلی کوردستان و هەم کەناڵەکانی تر کە ئیشێکی باشیان لەسەر ڕووپێوی ئەم دیبەیتە کرد کە زۆرترین بینەر بیبینێ. لە ڕاستی ئێمە لەگەڵ مامۆستا عەلی باپیر نەهاتوون بۆ ئێرە شتە جیاوازەکانمان قوڵ بکەین، هاتووین شتە جیاوازەکانمان جوانتر پیشان بدەین و خاڵە هاوبەشەکانمان نەسەپێنین. ئەو خاڵانەی هاوپەشە لە پێنمانە گەڵاڵە ئەبن سەرنجامی مشت و ماڵکردنیان و خاڵە جیاوازەکانش کە جاران وەکو پێویست لە ڕووی بابەتیەوە، لە ڕووی عەقلانیەوە، لە ڕووی ڕخنە و لۆژیکەوە نەمانەتوانی باش تەعاملی لەگەڵ بکەین و هەندێک جاریش هەڵە دێرا بەملاو بەولا ئەو لاپەڕەیە دابخەین و لاپەڕەیەکی گەشتی دیالۆگ، دیبەیت
بۆڵتین و دیالۆگی شارستانانە پیشان بدەین بەڕاستی قسەکانمان بۆ ئەوەیە. من خۆشحاڵم کە گوێم لە مامۆستا عەلی باپیر گرت ئەوەی کە ویستی وتی سپاس لەو ڕۆژەوە کە جارێ هەر دیموکراسی ناوی نەبووە جەنابی ناوی نا دیموکراسی تا ئەگاتە ئەم ڕۆژەی کە باسی داربڕینەکەیشی کرد بەڕاستی یعنی وەزعی ئێستای کوردستانیش کێشەی حکوومەت کێشەی حیزبەکان کێشەی دەسەڵات کێشەی ئاسایش هەموو ئەمانەی باس کرد. خۆزگە تۆزێکیش ئاوەڕێکی باە لە هەڵەی حیزبە سیاسیە ئیسلامیەکانیش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ئیخوان موسلیمینەوە تا ئێستا و هەموو ئەو داعش و درڕندە و پیاوکوژ و سەلەفیانەی کە هەموو دنیایان هێناوە تا ژان ئێستا ئەمەش هەر لەسەر بەری ئیسلامی ئەگەر چی بە ناحەق ناویشان نابێ لە خۆیان نابێ ئیسلامی ئەمەش لەسەر بەرەی ئەوان ناس حسابە. ئاوڕێکیش لەو هەڵانە بدایەتەوە هەڵەی حکوومەتەکەی ئێمە و حزبەکانی ئێمە دیایە کە لەوە ژیاتر ڕەخنە بگرێ من قبولمە لاریم نییە لە ڕخنەکان لەوەش زیاتر ڕخنا لە هەڵە سیاسیەکان لە هەڵە ئابوووریەکان لە هەڵەی سیستەمی حکومڕانی لە بە شەرمەنی باسکردنی سیکولارزم لەلایەن هەندێک حزبەوە نەک هەموو لایەکەوە لەلایەن هەندێک حزب و کەسایەتیەوە چەند ڕخنەی لێ بگرە من هیچ لاریم لەوە نییە. بەڵام بێگومان ئێمە هەمومان ئەزانین کە مێژووی ئێمە سیخناخە بە مێژووی حزبی جیاواز دەسەڵاتی جیاواز ئایدۆلۆژیەتی جیاواز فەلسفەی جیاواز ململانەی جیاواز کوشت و کوشتاری جیاواز و مێژووی سەدەکانی ناوەڕاست مێژووی ئیسلامیەکانە مێژووی علمانیەکان نییە. مێژووی سەدەکانی ناوەڕاست مێژووی خەلافەتی ئیسلامیە مێژووی ئۆباما و مێژووی مارکس و مێژووی هێزە دیموکراتەکان نییە. هێزە دیموکراتیەکان لە زنجیەکان زیاتر لە 2 ملیۆن کەسیان نەکوشتووە. هێزە دیموکراتیەکان لە قەرامەتەکان زیاتر لە 1.5 ملیۆنیان نەکوشتووە. بەسرەیان لەگەڵ خاکە تەخت نەکرد عەباسێک ئەوە عەباسەکان بوو کە مەسەلی بەعدە خراب البەسرەیان هێنایە پێشەوە بۆی کە یەک دار بەسەر بەردەوە نەما لە بەسرە هەموویان سووتان و کوشت. خۆ ئێمەی علمانەکان نەچوون 2 جار مەکە بسووتێنین ئێمە 2 جار مەکەمان نەسووتانوە 2 جارش ئەتکی مەکەمان نەکردووە. مەکە لە سەردەستی ئومەویەکان کوشراوە. خۆ ئێمە ئەولای پێغەمبەرمان نەکوشتووە. یەک علمانی لەسەر ئەستی دنیا نەبووە کە ئەولای پێغەمبەر کوژرا. خۆ ئێمە سێ خولەفای ڕاشیدینمان نەکوشتووە. یەک علمانی لەسەر ئەرز نەبووە کە سێ خولەفای ڕاشیدین کوژرا. دوای ئەوەش هەموو عوترەت و ئەهلی بەیت کوژرا. تاڵیبیەکان خۆ عەباسی و ئومەوی ئێمە دروستمان نەکرد. خۆ هاشمی و تاڵیبیەکان ئێمە دروستمان نەکرد. خۆ قەتوعامی حەجاجی کوڕی یوسی سەقەفی و کوفە و 8,000 دیر کوشتن ئێمە نەمان کردووە. خۆ عەباسەکان کە سەرکەوتن ئێمە نەچوین قەبری ئومەویەکان هەڵدەینەوە بزان کامیان ئەندامێکی لەشیان بە ساغی ماوەتەوە حتا لە قەبریشە ئەندامەکانی لەشیان ئەنجن بکەین. ئەوە ئەلمانیەکان نەبوو بەڕاستی. ئەمەش مێژووە. من نەفرەت لەو مێژووەکەم کە دەسەڵاتی مەسیحی لە ئەوروپا کردێتی. ئەبەدەن پاساو بۆی کوشتی مریشکێکیش کەڵەشێرێکیش ناهێنمەوە کە لە ئەوروپا کراوە. لەوە زیاتر ئەڵێم 3 جەنگی جیهانی بەرپا بووە دەسەڵاتی مەسیحی لەیزاڵ بووە و حکووماتێکە لەسەر مەسیحیت ماڵبوون بەرپرسیارن لێ. جەنگی سەلیبی ئەوانن ئەگەر چی ئەسبابی زۆرە. جەنگی یەکەمی جیهان ئەوروپان ئێمە نین. جەنگی دووەمی جیهانیش ئەوروپایە هەر ئێمە نین. بەڵام جەنگی عوسمانیەکان کە چوون ئەوروپایان داگیر کرد خۆ مەسیحیەکان لەی مەسوول نین کاکە. ئەو جەرائیمانەی عوسمانیەکان لە نەمسا لە هەنگاریا لە یونان لە بولغاریا لە پۆڵەنیا کردویانە و حتا ئەگەنە توخووی فەرەنسا ئەو تاوانانەی عوسمانیەکان لەوێ کردویانە کە مێژووی خوێنیتەوە سەر سوڕەمێنێ لەم تاوانانە. ئەو تاوانانەی خلافەتی عوسمانی بۆ سەدنەوەی خلافەتی عەرەب لە عەرەب ئەنجامیان داوە. یعنی خلافەت بەرامبەر بە خلافەت نەک خلافەت بەرامبەر بە دەسەڵاتێکی ئاینی تری ئیسلام. ئەوەی بەرامبەر بە خلافەتەکانی تر کراوە لەلایەن عوسمانیەوە
لەلایەن سەلاح الدین ئەیوبووە بەرامبەر بە فاتمیەکان بەرامبەر بە ئیسماعیلیەکان بەرامبەر بە زەندیەکان بەرامبەر بە حەشاشەکان خەوارج کردوێتی غەیرە خەوارج کردوێتی بەڕاستی ئینسان کە ئەم مێژووە خوێنێتەوە لە کوشتنی شێخ خەلیفەی ڕاشدینەوە بگرە هەتا ئەگاتە تەواوی ئەو تاوانانەی بە ناوی ئیسلامەوە ئەنجام دراون هەتا ئەگاتە ئەوەی 76 خەلیفە لە ناو بەغا کوژراوە قاهر بالله کە شانازی ئیسلامیەکان بووە چاویان هەڵکۆڵیوە لە ناو بەغا سواڵی کردووە لە ناو بەغا خۆ عەلمانی نەیکوشتووە ئەو کاتێ یەک عەلمانیش لەسەر ئەرز دەبووە هەر وشەی عەلمانی هەر نەهاتووەتە ناو ئەدەبیاتی ئیسلام و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەمە سەبارەت بەو تاریخە بەڕاستی ئەگەر بیستێ مێژووی سەرهەڵدانی عەلمانیەت ببەستێتەوە بە مێژووی سەرهەڵدانی کوشت و کوشتار وەکو تر تۆزە بەدیقەتر لەسەر عەلمانیەت قسە بکەین عەلمانیەت سەرنجامی تەنها ئەو هۆیانە نەبوو کە جەنابی مامۆستا عەلی باپیر باسی کرد عەلمانیەت لە ڕووی بابەتیەوە هەلومەرجەکە پێگەیشت کە سیستەمی سیوکراتی و سیستەمی سەدەکانی ناوەڕاست و سیستەمی شکستی دەسەڵاتی کەنیسا کۆتایی بێ و سیستەمێکی تر کە سەردەمی سەرهەڵدانی بازرگانی و سەردەمی سەرهەڵدانی پەیوەندی سەرمایەدارەکان و فەلسەفەکان بوو بەمای ئەوەی کە ئەڵتەرناتیڤێک بەدیلێک بێتە کایەوە ئەم بەدیلە بەدیلێکی باشتر بێ بۆ ئیدارەکردنی سەر ئەرز لە حەقیقەتە عەلمانیەت نەفیکردنی خوا نییە ئلحاد نییە عەلمانیەت ومن بەتەواوەتی دژی ئلحادم ئێتا ئەم لەحزەیەش ولا حیاتم لەگەڵ کەسێک قسەم نەکردووە بەرەو ئلحاد ڕۆشتن عەلمانیەتی شوانیە ڕاستە لە کۆمونیزمە ئلحاد هەیە بەڵام لە عەلمانیەتە ئلحاد نییە بەدەلیلی ئەوەی ئێستا لە دوای 500 ساڵ لە سەرهەڵدانی عەلمانیەت و لە دوای 200 ساڵ لە سەرکەوتنی سیستەمی دیموکراسی و ئینجا بە قۆناغ چەسپاندنی سیکۆلاریزم لە ئەوروپا ئێستا کەنیسەکانی ئەوروپا زۆر زیاترن لە سەردەمی سەرهەڵدانی عەلمانیەت لەو سەردەما بە خواهشتیش بە ئارەزووش بە ئازادیش خەڵکەچێ بۆ کەنیسەکان بە ئازادیە چێ کەس لەسەر دۆلاری ئەمریکی ناوی خوا نووسراوە لەسەر دۆلاری ئەمریکی ناوی خوا نووسراوە بڕۆ کەنیسەکانی ئەوروپا بڕۆ فاتیکان ببینن کە کاسولیکە و لە تاریخا شکستیشی خواردووە لەبەرەوەی ئازادی مەزهەبە لەوێ لەبەرەوەی ئازادی دین هەیە لەوێ بڕۆ ڕۆژی شەمۆ یەکشەمە بچن بۆ پاپای فاتیکان بزانە سەدان هەزار کەس ئەچێ بۆ ئەوێ هەموو مانگێ هەموو ڕۆژێک لە مانگی 5 تا مانگی 11 1 ملیۆن کەس ئەچێ بۆ فاتیکان و دەوروبەری بەس ئەو ناوە ببینێ و ڕۆژی یەکشەمانیش ببینە پاپا دێتە دەرەوە سەڵەواتی مەسیحی خۆی ئەدا ئەو پەڕی ئازادی ئەسڵەن ئەوەی ئازادی زەوت کرد لە عەلمانیەکان دەسەڵاتی کەنیسە بوو کە عەلمانیەکان سیستەمی دیموکراسیان هێنەنایدی ئەو پەڕی ئازادیان دامە مەزهەبەکان ئەبەدەن یەک مەزهەبیان قەدەغەن نەکرد مەزهەب لەگەڵ مەزهەب شەڕیە کرد نەک عەلمانی لەگەڵ مەزهەب کاسولیک و پرۆتستان مارتین لۆتەر پرۆتستان بوو بیرۆڕای خۆی دەربڕی بە ڕخنەگرتن بەوەی جەنابیشی فەرمووی ئەوەی ناوی نادارگاکانی پشکدین خۆ مارتین لۆتەر یەکەی منجار هەڵی وەشانەوە خۆ ئیسلامیەکان هەڵیان نەوەشانەوە هەر مەسیحی لەناو مەسیحی سەگڵ غفرانیان قبوڵ نەکرد و ئیسلام لە تاریخی خۆیان ئەگەر ئیستیفادەی لە زانست لە دیموکراسی لە عەلم کردبێ خۆ لە سەردەمی گریکەکانەوە تا ئاخر شت زانە گەورەکانی ئیسلام ڕۆشن ئەو سەرچاوەکانی فەلسەفەیان لەوێ نەقڵ کرد لە فارابیوە لە ئیبن سیناوە لە هەموومانەوە بڕۆ بزانن سەرچاوەکانیان احتیمالی کوردیان لەسەر فەلسەفەی یونانی بووە و شتێک ئیزافە کراوێ بۆ ئەو تاریخە لە فەلسەفە لە علم لە زانست لە نەقڵکردنی هەموو سەرچاوە زانستیەکان خۆ هەر ئەوانن کە لە وڵاتانی یونان لە پێش ئاینەکانی سەری هەڵداوە لە دوای ئاینەکانی سەری هەڵداوە عەلمانیەت هەلومەرجی ئابووری بابەتی عەلمانیەتی هەناتە گۆڕێ نەک هەلومەرجی ذاتی علاقەی بەوە نییە وەحدانەتی خوا ڕەفز کرابێ و مرۆڤ بکرێ بە بەدیلی خوا شتیوان نییە ئەوەی کە عەلمانیەکان وتویانەوە مامۆستا ئەو تەفسیری بۆ کرد ئەوەیە کە بۆ شتە دنیایەکان عەقلی ئینسان ئەبێ بە چەقی بیرکردنەوە تەنها ئەمەیە و عەقلی ئینسان لە چەقی بیرکردنەوە بۆ ئەرکە دنیایەکان ئلحاد نییە ئەمە دوای ئەوەی گالیلۆ هاتووە
ئیسباتی کرد و تا ئێستا یەک زانای ئیسلامی ناتوانێت ڕەدی بکاتەوە ئیسباتی کرد کە بابە ئەوە خۆر نییە بە دەوری ئەرزا ئەسوڕێتەوە ئەوە ئەرز و هەموو ئەستێرەکانە بە دەوری خۆر ئەسوڕێنەوە لەمەوە وردەوە دە نیقاش لەسەر ئەوەی چەقی گردوون چییە و ئینسان ئەبێت چۆن بیر بکاتەوە و چۆن مەسەلە دنیایەکان بۆ مەسەلە دنیایەکان بێ مەسەلە ئاسمانەکان بۆ مەسەلە ئاسمانەکان بێت خۆ حەزرەتی مەسیح جوانی فەرمووە دع ما لله وما للإنسان للإنسان ئەوەی بۆ ئینسانە بۆ ئینسان بەجێ بێڵێ ئەوەی بۆ خۆیە بۆ خۆی بەجێ بێڵێ خۆ ئەمە 2000 ساڵ لەمە بەروتراوە و تێکستێکی جوانە بۆ ئاگاداریتان من خۆم بە مسلمانە دانم سونەیشم چەند ڕۆژێک لەمە بەر کاک محەممەد حەکیم لێی پرسیم وتی پێتەڵەن تۆ شیعی وتم وەڵە لە ئەژداوە ئاباوەم شیعەیەکی تیانە باشە بەڵام تێکستی جوان هەر جوانە کەواتە چ گوناحێکی تایە ئینسان بەم عەزەمەتەی خۆی بەم هەموو داهێنانەی هەیەی لەسەر ئەرز بەم هەموو خزمەتەی کردوێتی لە سەدەی 14 تا ئێستا و لە پێش ئەوەش لە سەردەمی کۆیلەیەتی یونان و ئیمپەراتۆریەتی ڕۆمی و ئەنجایی بریتانی وەرەوە بۆ هەموو ئەوروپا و بۆ هەموو ئەو شارستانێتەی لە تاریخ دروست بووە هەموو عەقڵی ئینسان دروستی کردووە چ پەشمێکی تایە ئینسان بۆ مەسەلە دنیایەکان بکرێ بە چەقی بیرکردنەوە بۆ تەنزیمکردنی ژیان بۆ دروستکردنی سیستەمی بەڕێوەبردنی ژیان بۆ ئازادیەکانی ژیان ئینسان دروستکرایی خوا نییە لەسەر ئەرزیدانە ناوە ئەم ئەرزە ئینسان دەسەڵاتیشی هەیە بتوانێت ئەم ئەرزە باشڕێکخا سیستەمیش باشڕێکخا لەسەر ئەم ئەرزە بەڵام ئیلحاد بەڤەیە خراپە بە هیچ شێوەیەک ئیلحاد نە ئێستا نە لە ئایندەشە لە قازانجی پێکەوە ژیان ڕایەڵەی کۆمەڵایەتی ئاسوودەیی ئینسان نییە یەکێک لە نهێنیە گەورەکانی سەرکەوتنی ژاپۆن کە دوو حەربی دۆڕان حەربی یەکەم و حەربی دووەمی دۆڕان یەکێک لە نهێنەکانی سەرکەوتی ژاپۆن کە ئێستا یەکێک لە هەرە پێشکەوتەکانی وڵاتی تەکنۆلۆژیای دنیاە لە 12 باقی دنیا 11 باقی ژاپۆنە ئەگەڕێتەوە بۆ ئەوی هاو ئاهەنگیەک لە بینی مەسەلە ڕۆحیەکانیان و مەسەلە مادیەکانیان هەیە بۆ ئەمە ناکرێ بۆ لە لای ئێمە ئەمە ناکرێ ئەکرێ ئەمە ئاسایی ئەمە بکرێ ئەلمانێت لە ڕووی بابەتەوە ئەمەیە اینجا لەسەر زەمەنی سەر هەڵدانی ئەلمانێت کاتێک کە دوو سیستەم لە دنیا بە ناوی دین و حکومڕانیەکە یەکێکیان ئەگاتە بنبەست کە سیستەمی مەسیحیە کاسولیکە شکست هێنێ هەموو ئەو تاوانانەی باسەکرێن من لاریم لە هیچیان نیە لە سەردەمی ئەوانە شکست هێنێ ئاڵتەرنەتیڤەکەی بۆ بەڕێوەبردنی دنیا دروستە بێ منە پرسم چێ مێژوو باشە خوێنێتەوە با بچێ بە وشی بخوێنێتەوە بزانێت لە دوای پەیدابوونی شۆڕشی دیموکراسی لە دوای پەیدابوونی ڕێنیسانس اینجا ڕۆشنگەری اینجا ئاینسازی اینجا شۆڕشی پیشەسازی اینجا شۆڕشی دیموکراسی و سیستەمی دیموکراسی بزان بەشەریەت لەم 500 ساڵە سەرکەوتنی گەورەی بۆهۆی مەسەلە ماتریالیستیەکانەوە بۆهۆی مەسەلە دنیایەکانەوە بۆهۆی دەسەڵاتی دنیایی دروستکردنەوە بەشەریەت لەم 500 ساڵە دەستکەوتی تەکنۆلۆژی دەستکەوتی زانستی دەستکەوتی گەردوونی دەستکەوتی فیزیۆلۆژی دەستکەوتی ژیۆلۆژی دەستکەوتی سایکۆلۆژی دەستکەوتی گەردوونناسی دەستکەوتی هەرچی تۆ استیفادەی لێەکەی چێ خۆی زۆر بە عالمێکی دینی تەواو عەیارەزانێ ئێستا لە تەواوی دەستکەوتەکانی مۆدێرنێتە و تەکنۆلۆژیا و سیکولاریستەکان بەهرەمەندە بۆ هەموو شتێکی ژیانی خۆی هەموو تانێکی مۆبایلتان لە گرفانە گەردووان نەبێ شمانی ئەمە بە نوشتە بۆتان کرابێت ئەمە دەستکەوتی مۆدێرنێتەیە لە گیرفانتانە ئێستا هەموو عالم بە خۆتانەوە بەستراوە بە ئەنتەرنێتەکانتانەوە بە فەیسبوکەکانتانەوە بە یوتوبەکانتانەوە بە هەموو ئەمانە بێگومان ئەمە بە دەستکەوتی مۆدرنەتە و زانستە دەستکەوتی عەقڵە دەستکەوتی غەیبیات نییە ئەمە غەیبیات ئارامکردنی ڕوحە ڕێنوێنیە بۆ ئەوەی ئاسوودەیی ڕوحی هەبێ بۆ ئەوەی کەمترین غەڵەت بکەی خوای خۆ بپەرستی مەذهبی خۆت هەبێ ئیتاعەتی خۆت هەبێ وەکو ئینسان ئەمە
شتێکی زۆر زۆر باشیشە نەکەر خراپە بەڵام پێیتە سەر بەڕێوە بدی دنیا و شتە دنیاکەن ئەمە مەسەلەیەکی ترە کاتێک کە دەسەڵاتی کەنیسە شکست دەهێنێ دەسەڵاتی سیوکراتی کەنیسە شکست دەهێنێ ئەمە غەرب بەشێکی ئەمریکای لاتین بەشێکی ئەفریقیا سیکولاریزم لەوێ سەرهەڵەدا ڕێنیسانس هەتا باقی دەستکەوتەکان سەرهەڵا تا ئێستا کە مۆدێرنێتە بەردەوامە باشە لەم لاوە یعنی چی شەرق یعنی چی نەخێر لەو لاوە جنوبی شەرقی ئاسیا یعنی چی ئاسیای گەورە یعنی چی وەرە بە ئەمانش بپشکنین بزانین دەسەڵاتەکانی ئەوێ چۆن بێ یەکەم کەینە شەرق و وڵاتانی خۆمان و ئیمپەراتۆریەتی عوسمانی زۆر بەوازەحی دیارە کە ئیمپەراتۆریەتی عوسمانی عەشرەتێک ئەبێ بە بەدیری گەورەترین دەسەڵاتی خلافەت لە ناو عەرەب کە قورئان عەرەبیە پێغەمبەر عەرەبیە خولەفای ڕاشدین عەرەبیە و هەموو کولتوری ئیسلام لە ١٩٠ کولتوری عەرەبە لە بێن خۆیان تێکەچێ شەڕ و شۆری گەورە ئەبێ ئەنواعی کەسێتە پێشەوە بە ناوی پێغەمبەرایەتیوە کە هەمووی مزەیەف بوو هەموو شکستی خواردووە بەڵام ئاشوب و بشێوێکی عەجایب لە ناو خلافەتی ئیسلام و لە ناو دەسەڵاتەکانی ئیسلام و لە ناو قەڵەمڕەوەکانی وڵات بە وڵاتی ئیسلام هەیە ئەم ئاشوبەوەکە کە لە ناو خۆیان ئەپووکێتەوە خلافەتی ئیسلامی و عەرەبی و عەباسی دوا پێشەوە ئومەوی دوایەوە فاتمی دوایەوە هەموو ئەمانە ئەپووکێنەوە عەشرەتێک لە ئاسیای ناوەڕاستەوە دێت بۆ خۆی ئەتوانێ بیزەنتینیە کە دەسەڵاتی پایتەختی هاوینەی ڕۆمەکانە داگیرەکە و دەوردا دەسەڵاتی خۆی ئەگەێنێتە ئەفریقیا و مەغریبی عەرەبی بەشێکی ئەفریقیا بەشێکی هەموو ئەوروپا ئەو کاتە خلافەت ئەمە حاڵی بووە شەڕ و شۆڕێکی بەردەوام هەبووە لە جیوی ئەم دیوە بە بێەوەی جاری سیکولارەکان هیچ دەسەڵاتیشان هەیە بڵێم شەرقی ئێمە خۆ بۆ هۆی خلاف لە بینی سیکولاریزم باشە یا ئیسلامی باشە یا شیعە باشە یا سونە باشە سەفەوی باشە یا ئەمە باشە خۆ ئەم شەڕ و شۆڕە لە ناو وڵاتانی موسڵمانراوە ئەم شەڕ و شۆڕە بۆی عەلمانیەت و دیموکراسیەت و فەلسەفەی عەقلانیە بۆ یەکجا سەری هەڵداوە ئەم مناقشەیە لە سەردەمی موعتەزیلە سەری هەڵداوە هەموویان کوشت و کۆتایی هات تۆ خۆ لە دوای ئەوە مەسەلێکی تر ناتوێتێ پێشەوە لەسەر عەقلانی بوون فەلسەفە نقاش لەسەر بوون و نەبوونی خوای گەورە قەت شتیوانە بووە ئەوەی کە بۆ بەمایی ئەوەی وڵاتانی ئیسلامی وردە وردە لە 400 ساڵی حکومڕانی عوسمانیەکان ئینجا سەفەویەکان ئینجا فاتمیەکان و لە دوای ئەوە پێش ئەوەش هەموو شکستی خواردووە ئەوە خۆیەتی خۆی باجی خۆیەدا ڕاستە ئەوەی خلافەت کردوێتی و بە خۆی وتوتی سێبەری سەر ئەرزم و حکمی خوا لەسەر ئەرزەکەم خەلیفەکان وایان وتووە خەلیفەی ئومەوی وای وتووە خەلیفەی عەباسی وای وتووە خەلیفەی فاتمی وای وتووە خەلیفەکانی تر وایان وتووە با ئەمە لە قورئانە نەبێ بەڵام بە عەمەلی بە سەدان ساڵ ئەمانە بە ناوی خەلیفایەتی و سێبەری سەر ئەرز حکمی خەڵکیان کردووە و ملیۆنها کەسیشیان لەسەر خلافەت لە دژی خلافەت لەسەر ناکۆکی لەسەر خلافەت لەسەر تەفسیری خلافەت نەک خەڵکی کۆیلە و فەلاحی فەقیر باشترین عالمەکانی ئیسلام لە مالک و لە ئیبن حەمبەل و لە ئەمانە هەمویان یا کوژراون یا لە زیندانی نراون ئەمانە نەک خەڵکی ئێسادا هەر لەسەر تەفسیر و شەریعەت و فقه و هەر لەسەر بەقووەتبوون و هەندێک بیر و ڕای ئازاد ئەم کوشت و کوشتارە لە وڵاتان ڕوویداوە ئەم هەموو عالمە گەورەیە لە وڵاتە تووشی زیندان و چەوسانەوە بووە خۆ حەلاج چی لێکرا چی بوو حەلاج چی ئەتوانێت ئێستا یەک تێکستم بۆ بێنێ لەسەر ئەوەی حەلاج مخالەفەتی خۆی کردبێ یەک کەسم بۆ بێنن بتوانێت یەک و دێڕی بۆ بێنێتەوە ناتوانێت بێنێ چیان لێ نەکرد بەناو بەغا جێڕایان ئەم بەرە ئەو بەغایان بۆ دانا بەردەبارانیان کرد تا کوژرا لەناو هەموو ئەوانەی بەردەبارانیان کرد ڕەفیقێکی خۆی وەستا بوو گوڵێکی تێگرت وتی ئاخ لێیان پرسی وتیان ئەم هەموو موسڵمانە بەردی تێگردی نەدوو داخ بۆ بە گوڵەکە ئەڵێ ئاخ وتی ئاخ خۆزگە دۆستەکەم ئەو گوڵی تێنەگرتمایە شوێنی گوڵ تێگرتن نەبوو ئەمە یعنی دۆستەکەی گوڵی تێگرت پێی ناخۆش بوو لەوێ لە ڕووی بابەتیەوە کە ئەلمانەت لە ئەوروپایاتە پێشەوە شەرقی ئێمە و هەموو وڵاتەکانی کە موسڵمان ڕۆشتووە بە لەشکر ڕۆشتووە فتوحاتی تیا کردووە بە لەشکر بە زەبر و زەنگ نەک بە دخوا هەشت ئەخرەوە بەڕاستی هەڵگەڕانەوە و داگەڕانەوەی مێژووە بووترێت ملەتی کورد و ملەتانی وەکو ئێمە بە هەلەکە ساما بەرەو پیری ئیسلام ڕۆشتووە شتیوان نەبووە
ئەخ من تێناگەم چۆن ئەتوانین ئێمە بڵین لە هەموو کوردستانە یەک کورد نەبووە عەرەبی بزانێ، لە هەموو کوردستانە یەک کورد نەبووە لە فەقه بزانێ، لە هەموو کورد نەبووە ئەسڵەن ناوی خولەفای ڕاشیدینشی بیست بێت. چۆن ئەتوانێت لە خۆی ببێ بۆ مسلمان ئەگە بە لەشکر نەکرابێ، ئەگە بە جزیە نەکرابێ، ئەگە بە کوشت و کوشتار نەکرابێ؟ شتیوان نییە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نەبووە، لە هیچ شوێنێک لەم شەرقی ئەوسەتا یەک فتح و فتوحات نەبووە ئەگە بە زەبری فشمشێر نەبێت، یا جەزیان بەسەر سەپاندون یان بە زۆر کردویانن بە مسلمان. ئەمە زۆر وازەحە لە تاریخە بەڕاستی. هەر کەسێک پێشەوارەکە ئێمە بنووسێ مێژوو تەزویرەکە. ئێستا 6 دکتۆرا لەسەرەوە هاتوو کە چۆن 6 دکتۆرا لەسەرەوە هاتوو کە چۆن لەشکرەکانی ئیسلام لە قاچیەکەمەوە هەتا عوسمانەکان ڕووخاون چۆن بە زەبری شمشێر و کوشت و کوشتار خەڵکیان کردو بۆ مسلمان. جەنگی یەکەمی جیهانیش کە بەرپا بێ ئامادە بوانی بەڕێز عوسمانەکان شکستیان خوارد. شکستەکە پێش ئەوەی لە بەرامبەر ئەوروپا بێ، لە بەرامبەر فەرەنسا و بریتانیا بێ و ئەمریکا و ئەڵمانیا و مارش پشتیوانی شکستەکە سەرکەوتنەکە بکەن یا تێکەڵی ببن یا لەگەڵ عوسمانەکان بن، خۆی عوسمانی لەناو خۆی تێک و پێکچوو بوو، ئەنواعی ئیسلاحاتی ڕاگەیان شکستی خوارد. شکستی خوارد. خۆ ئێوە تاریخ بخوێنەوە، ئەمریکا، ئەڵمانیا، بریتانیا، فەرەنسا هەموو ڕۆژهەڵات ناسەکانیان پێش ئەوە هاتوون پشتیوانی عوسمانەکانیان کردو، لەشکرەکانی عوسمانیان بەقوت کردو، تۆپیان داونەتێ، پارەیان داونەتێ، سیستەمیان بۆ هێناون، قانونیان بۆ هێناون بۆ ئەوی بەقوت بێ و بمێنێ پێش ئەوەی جەنگ یەکەم بەرپا بێ سەرمایەداری بەرەو کۆلۆنیالیزم هەڵبکشێ. هاتوون ئەم سیستەمانیان بەقوت و ئەم سیستەمانە بە پشتیوانی غەرب هەموو ڕاپەڕینەکانی ئێمەیان لە سەدەی 17 و لە سەدەی 18 و لە سەدەی 19 سەرکوت کردووە. عوسمانیەکان هەروە سەفەویەکان بە پشتیوانی غەرب ئێمەیان سەرکوت کردووە و نەبێ غەرب هاتبێ محارەبەی ئەمانی کرد بێ لەبەرەوەی مسلمانن. غەرب هاتووە توجارەتی لەگەڵ کردوون، هەموو جۆرە دامیکی کردوون. ئەنجا لەگەڵەوەشە خۆیان نەیتوانی ئەم سەرکەوتە بەدەست بێنن، چون لەگەڵ ئەڵمانیا و نەمسا و بڵغارە ڕێککەوتون، فەرەنسا و رووسیا و بریتانیا حربی عالمی یەکەم بەرپا بوو. عوسمانی بەرگەی نەکرد، شکستی خوارد، کەمال ئەتاتورک هاتە سەر حکوم. 4 ئازاری 1924 خلافەت تەواو بوو، 23 خلافەت تەواو بوو خلافەتی عوسمانی. من لێرە بۆ ئەوەی کەس لە ئێوە وا خەیاڵ نەکا من پێم وایە کەمال ئەتاتورک کەمالیزمی نایە سەر حکومکاری زۆر باشی کردووە. سەراپا دژی سیستەمی حکومڕانی کەمال ئەتاتورکم بەوەوە کە ئەڵێ سیکولاریزم بچم. ئەوش تاوانی گەورەی کردو لە تاریخەوە و هەموو بەعسیەکان لە چەپ و ڕاستیانەوە بەناوی سکولاریزمان ئیبادە کردو. وەکو چۆن هەموو ئەم ئیمپراتۆرەت و خەلافەت و هەموو ئەم قاهر بالله و هەموو ئەم قەڵەمڕەوە ئیسلامیە لە تاریخە بەناوی ئیسلامە غەڵەتیان کردو. ئەگە کۆی ئەوانەی بەناوی ئیسلام حکومڕانیان کردووە و جەزرەبەیان لە ئیسلام داوە کۆکەیتەوە لە 90 زیاترە لە هەموو ئەو سیکولاریستانەی بەناوی سیکولاریزم حکومڕانیان کردووە و جەزرەبەیان لە سیکولاریزم داوە. و تاوانەکانی کە لە دەسەڵاتی ئیسلامی لە سەردەمی ئومەویەکانە تا ئاگاتە ئاخر خەلیفەکان، تاوانەکانی ئەوان بەرامبەر بە بەشەریەت، کوشت و کوشتار، شەڕ و شۆر، داگیرکردن، دژی، تاڵانی، ئەنفال، دیرکوشتن، هەموو ئەمانەی کە کراوە زۆر زیاتر بوو لەوانی کە غەرب هات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو تاوانەی ئەنجام داوە، زۆر لەمە زیاتر بوو. بۆیە سیکولاریزم ناتووە هەروە لە خۆیەوە ببێ بە بەدیری ئەم قەڵەمڕەوانە. ئەم قەڵەمڕەوانە خۆیان لە ناو خۆیانە باجی مێژووی خۆیاندا گەیشتن بنبەست کۆتایی حکومڕانیانەت لە تاریخە. دیموکراسی لەکەیەوە سەرێڵداوە؟ لە حقیقەتە ئینسانەگە لە ڕووی سیاسیەوە، ئەنی لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی و سەیریەکە پێش دیموکراسی شتێکە بۆ لە بەرناو بەشەرێتە بە ناوی مەشاعی بیدایی، کۆمونیزمی سەرەتایی. ئەو کاتە نە دەسەڵاتی کۆیلەتی هەبووە، نە دەسەڵاتی دەرەبەگایەتی هەبووە، نە دین هەبووە، نە مەزهەب بووە، حتا عەقیدەش نەبووە، هیچ شتێک نەبووە، بەشەر بووە. هەر ئەوە بووە سەرەتای قسە لە مێشکی ئینسانە پژاوە و لەسەر سروژیان بۆ خۆیان. ئەمە پێش دیموکراسیش بووە، پێش کۆیلەتیش بووە. وردە لە سەردەمی کۆیلەتیە، سیستەمی کۆیلەتی کاتە سەرکان شتێک ئەگەر هەبێ پێی بڵێ دیموکراسی لە یونانە سەری هەڵداوە. لە یونانە هەڵدرا دیموکراسی تەنها دیموکراسی بیربەندە گەورەکان بێ، بەڵام لەناو ئەسینا نەک ئسپارتا شاری لەشکری کۆیلەکان بوو و بۆ شەڕ و شۆڕ لە ئەوروپا دروست کرا بوو. یونان شاری عەقڵ و معریفەت و فەلسەفە بوو. هەڵدرا
شتێک لە بینی قەڵەمڕەوەکانی یونانی ئەو کاتە و عەقڵ مەندان و فەیلسوفەکانی ئەو مادە پێک بێدێ و بە ناوی دیموکراسیەوە بەڵام هەر لە ناو ئەسینا خۆیان 40,000 کۆی لە هەبوو ئەو کاتە لەبەرەوەی زمینەی سەرخستی سیستەمی دیموکراسی نەبوو ئەگەرچی تەرحەکانی ئەو کاتی دیموکراسی بۆ زەمان و زمینەی خۆی تەرحێکی زۆر باش و شکستی خوارد بۆ شکستی دەخوارد لە دوای ڕینیسانسەوە لە دوای ئاینسازیەوە لە دوای ڕۆشنگەری و شۆشی سناعیەوە بۆ شکستی نەخوارد لەبەرەوەی کە زمینەی سەرکەوتنی دیموکراسی هاتە پێشەوە ئەگەر شکست دەخوارد خۆ کاسولیک و پروتستان زۆر زیاتریان لە دەسەڵاتی ئەسینا و سپارتا دژی دیموکراسی کرد لە سەردەمی یونانە لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستا 5 ملیۆن ئینسانیان کوشت کاسولیکەکان نەیانتوانی ڕێگە لە تەوەژم و سەرکەوتنی دیموکراسی بگرن زۆر زیاتریان کوشت ئەنجا نەیانتوانی خۆ لە سەردەمی یونان و سپارتا کۆی کوژراوەکانی ئەو کاتە لەسەر دیموکراسی کۆکەیتەوە ناگا بە 1000 کەس کەچیش 5 ملیۆن کەس لە سەردەمی سەرهەڵدانی شۆشی دیموکراسی و ڕێنیسانس و ڕۆشنگەری ئەکوژرە دیموکراسی ئێسەرەکەیە بۆ چکە لە ڕووی بابەتیەوە پێویستەکانی سەرکەوتنی دیموکراسی ڕەخساوە نەک لە ڕووی ذهنیەوە پێویستە مادیەکانی ژێرخانە مادیەکانی تەکنۆلۆژیەکانی فکر و فەلسەفەکانی تەجروبەکانی زیاتر لە 2000 ساڵی ڕابردوو دەسەڵاتی مەسیحی و دوایەوە پێش ئەوە هی عەشرەتەکانی جوولەکە و دوایەوە هی ئیسلامی هەمووی سەلماندی کە ئەبێ ئەڵتەرناتیڤ دروست بێ کە بەدیل دروست بێ لەبەرەوە شۆرشی دیموکراسی کە سەری هەڵدا سەرەڕای ئەوەی لە ناو شۆرشی دیموکراسیش کوشت و کوشتار بوو هەڵەی گەورە بوو سەرکەوتنی بەدەستێنا ئەم سەرکەوتنی دیموکراسی ئامادەبووان فرۆسەیە ئارەزوو نییە ئەوە نییە کە ئینسانێک لەسەر ئەرز دانیشتووە بیری ئەکاتەوە خوای گەورە ئەبێ بڕاتە لاوەوە من ئینسانم هاتووم بۆ ئێرە مەسەلەکە وان نییە مەسەلەکە ئەوەیە کە هەلومەرج پێگەیی بیری وردیش فەلسەفەی تازە سیاسەتی تازە خەباتی چینایەتی و نەتەوەیی و ئایدۆلۆجی تازە دێتە پێشەوە و دەکۆ بێتەوە بەرەو سیستەم ئەڕوا ئەمە حاڵەتی بابەتی حاڵەتی ذاتی نییە فەیلسوفێک لە ناو کوپەدا نەنشوە بیری لێ بکاتەوە ئەو مێژووە فت ئەم مێژووە دەست پێ بکە لەگەڵ 3 دقەی مامۆستا عەلی باپیر کە خستێ سەری 4 دقم ماوە باش ئەوە حقیقەتی ئەوەیە ئەمە وەسەر سیکولاریزم لە سەردەمە بە ئەم 4 دقەیە بۆ ئەمە تەرخانەکەم ئەم سەردەمەوە لە ئامادەبووان ڕیژی کەین مامۆستا عەلی شتێک خاتری ئەوروپای کرد بەڵام ئەوەی شەرقی بە تەواوەتی نابوت کرد شەرق بە هەموو خراپیەکانی ئەم حکوومەتانەی کە هەیە هەرچی ڕخنەی لە یەکدین بیگرن بە هەموو خراپیەکانی ئەم حکوومەتەی لە 100 ساڵی ڕابردوو دروست کراوە وەرم بزانم بەراوردی بکەین بزانم پێشکەوتن لە 100 ساڵی ڕابردوو لە تۆب لە هەندەسە لە معمار لە ژیانی کۆمەڵایەتی لە سەقافی لە ئازادی بیرۆڕە لە ئازادی فەلسەفە لە هەموو ئەمانە بزان زیاتر نەبووە لە هەموو سەردەمی خلافەتەکانی ئیسلامی بە هەموو کەم و کوڕەکانیەوە کە هەیە بە هەموو عیب و عارەکانی کە هەیە ئەمە خراپترین جۆری سیستەمی سیکولارەکە لێرە هەیە ئەنجا باشترە لە باشترین خلافەتەکانی سەردەمی ئیسلامی کە لە 1600 ساڵی ڕەبەقا حکومڕانی ئەم وڵاتانی ئەبیان کردووە ئەمە وەکوتر ئێمە هاتۆ سەر ئێمە حکومڕانیمان خراپە وەڵام من دیفاع لە هیچ گەندەڵێک ناکەم دیفاع لە هیچ کەم و کوڕێک ناتم دیفاع لە هیچ قرارێکی خراپ ناکەم چ سەبارەت بە پەرلەمان چ سەبارەت بە حکومڕانی چ سەبارەت بە غەدرێکە لە حیزبەکان بە حیزبە ئیسلامیەکانی شۆکرابێ من هیچ دیفاع لەوە ناکەم بە ئەبەدەن بەڵام ئاخر قسەم ئەوەیە ئێمەی بەعس و شەرجەردەستەیی و 100 ساڵی ڕابردوو کە هیچیان بە ئێمە ڕەوا نەبینە 100 ساڵی ڕابردوو یەک حرەکەی ئیسلامی لە تاریخا پێش سەرهەڵدانی بزوتنەی ئیسلامی لە کوردستان و دوایی کۆمەڵکە لە بزوتنەی ئیسلامی جیابەوە و اینجا حیزبەکانی ترکە مەسەلەی نەتەوەیەتیدان لا گرنگە و مەسەلەی دیموکراسیش بەقەت ئەوەی کە باوەڕتان پێیەتی ئەو جانبانەی باوەڕتان پێێتی لە دیموکراسی تێی دێکەن پێش ئەوە چی هێزێکی ئیسلامی لە ناو عەرەب لە ناو کولتوری عەرەب لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو دنیا هەموو متەمەراتیانی ئیسلامی بە پشکنن هەموو کۆبوونەوەکانی هێزە ئیسلامیەکان لە ناو وڵاتانی عەرەبە پشکن بزان یەک قسەی خێریان بۆ کورد کردووە یەک قسەی خێر ئەنفالمان بەسەر هات بێدەنگ بوون نەک ئەوە ئیخوانەکانی عێراق 1972 خۆیان تەجمید کرد هەتا ساڵی 1994 ئیخوانەکانی عێراق وزەیان لە دەم هاتە دەرەوە بەرامبەر بە ئەنفال کیمیاباران 5000 گوندی ڕووخاو 100,000 شەهیدی ئێمە کە ڕۆشتن
وزیان لە دەم هاتە دەرەوە ئەخۆ ئەگەر عیب و عار بێ هیچ نەبێ ئێمە شتێکمان بینا کرد بە هەموو عیب و عارەکان مەشەوە بەڵام بەرامبەر بەوەی کە بوون و نەبوونمان کەوتە غەرغەرەوە کەس دیفاعی لێ نەکردن لەم دنیای ئیسلامیە من ڕخنەم لە ئێستادان نییە ڕخنەم لەوەش نیە لە دوای هەڵەبجا بزوتنی ئیسلامی هاتن دەرەوە و چەکی مقاومەتان بەس کردەوە ڕەحمە لە دایک و باوکتان بۆ ئەوەی کە کردتان بەڵام ئەی لەوە بەر چ وەزعیتێک بەسەر ئێمە هاتبوو آخر ئێمەی سکولار بووین ئێمە و پارتی و سۆشیالیستی ئەو کاتە و حزبی شیوعی بووین کە بەعس وتی ئەنفال وتمان نا کە بەعس وتی چەکی کیمیایی بەکارێنم چەکەکانتان فڕەدەن وتمان فڕێی نادەین ئەتڕوخێنین کەوتی 5,000 گونتانە ڕوخێنم ناڵم ئاو بخۆنەوە لە کوردستانە وتمان هەوا و گڵ ئەخۆین چەکەکان بەرامبەر بە ئێوە دانادەین مەقاومەت ئەکەین کردمان گەیانمانە ڕاپەڕینیش سەریش کەوتین بە هەموو کەم و کوڕەکانەوە وەکو ئیسماعیل بەشکچێڵێ خراپترین حکوومەتی کوردی باشترە لە باشترین حکوومەتی داگیر کرد من سپاستان دەکەم سپاس نەخێر وەکو پێشتر وتم ئەم هۆڵە جێگای چەپڵە لێدان و هوتارکێشان و شتانە نێت تا ئێستا نمونەیەکی زۆر جوانتان پێشکەش کردووە لەسەر ئەو نمونە جوانە بمێننەوە من نەزانم ئەگەر گوێم لێ بگرن بە ڕێزان خاڵێکی هاوبەشی نێوان بە ڕێزان کاک بەختیار و مامۆستا عەلی باپیر خاڵێکی هاوبەشی زۆر بەهێزیان بە درێژایی مێژووی هەردووکیان لە هەشتاکانەوە تا ئێستا کە 2016 ئەوەیە کە هەمیشە زۆر بە دەگمەن دەرفەت ئەهێڵنەوە بۆ بەرامبەرەکان کە بێلایەن بێ بەرامبەریان لە ڕێگای تێزەکانیانەوە لە ڕێگای ئەرگیومۆنتەکانیانەوە لە ڕێگای بەڵگەهێنان و گزارشتەکانیانەوە هەمیشە بەرامبەرەکان وا لێکەن یا دۆستیانە یا دوژمنیانە یا زۆر بە توندی لایەنگری ئەکەن یا زۆر بە توندی دژایەتی ئەکەن بەڵام من و بەڕێز پرۆفیسۆر ڤیڤۆرکا و من بە فێری تەواضوع بین حەوڵەدەین بە یەک مەسافە لە نێوان هەردوو لابۆسین پێم وایە هەر لە ڕووی جیۆگرافیشەوە هەر یەک مەسافەیە تقریبا 1 مەترە لە نێوان هەردوولا لەبەرەوە هەم لە ڕووی جیۆگرافیەوە هەم لە ڕووی فکریەوە دڵنیابن لەسەرەوەی هەم لە ڕووی سۆسیۆلۆژیەوە ئێمە بە یەک مەسافە بە یەک مەودا لە نێوان هەردوو لا ئەوەستین و حەوڵەدەین نەڕۆینە ژێر باری ئەرگیومۆنتەکانی ئەم دوولایەنەوە بۆەوەی بتوانین ئیدارەی دەیبێتەکە بەو شێوەی کە بڕیانمانداوە بیکەین ئێستا بە ڕێزان 15 خولەک ئەدەم بە ڕێز مامۆستا عەلی باپیر ئومێ دەکەم مامۆستا عەلی باپیر خۆی لە 15 خولەکەکەیە بۆستێ بۆ ناڵم بۆ وەڵامدانەوە ئەڵم بۆ مناقەشەکردن بە ڕێزان گوێ بگرن تکایە لەم وشەیە مامۆستا عەلی باپیر مناقەشەی بەڕێز کاک مەلا بەختیارەکە وەکو کاک مەلا بەختیار مناقەشەی مامۆستا عەلی باپیرەکە لەم مناقەشەکردنیشە دیسانەوە دووبارەیەکەمەوە ئێمە لێرە نین بۆ وروژاندنی زۆنەکانی هەست و سۆزی بەرامبەرەکانمان ئێمە لێرەین بۆی بە شێوەیەکی عەقڵانیانە گوێ لە یەکتری بکرین لە یەکتری دێ بکەین و وەڵامی یەکتری بینەوە و مناقەشەی یەکتری بکەین بەڕێز مامۆستا عەلی باپیر فەرموو بەڵێ زۆر سپاس شارێکێکت هەیە ئەمە زۆر سپاسی کاک مەلا بەختیار دەکەم بەنسبەت کاک مەلا بەختیار هەستم کرد زیاتر ئێمەی بردەوە بۆ مێژوو من حەزم دەکرد کاک مەلا بەختیار زیاتر قسە لەسەر واقیع بکە من باسم کرد کە ئەگەر سیکۆلاریزمە ئەگەر دیموکراسیە ئەگەر سیستەمی حکومڕانی ئیسلامی کەمە پێمان وایە بەدیلە بۆ خاڵە ئیجابیەکانی دیموکراسی تێدایە و ناکۆچیشی نیە لەگەڵ زۆربەی بنەماکانیدا وەکو میکانیزمی حکومڕانی بەڵام بەدیلە بۆ سیکۆلاریزم خەڵکی ئەوروپا ناچار بوون پەنا بەر سیکۆلاریزم بەڵام خەڵکی ئێمە هیچ ناچار نییە و هەرچی چاکی لەوێدا هەیە لە ئیسلامی خۆیدا هەیە بە باشتر وە لە سەلبیات و خاڵە نەرێنەکانیشی دوورە من پێم خۆش زیاتر قسە لەسەر واقیع بکە بە هەر حاڵەوە بۆ خۆی دەگەڕێتەوە چونکە من پابند بووم بە ناونیشانی دیبەیتەکە سیکۆلاریزم و دیموکراسی لە ئەزمموی هەرێمی کوردستاندا لەو چوارچێوەیەدا من هەوڵمدا قسە بکەم ئەلبەتە ئەوەی کە کاک مەلا بەختیار گوتی چەند شتێکی وروژان من بە خێرایی بەسەریدا دەڕۆم خۆزگە باسێکی هەڵی ئیسلامیەکانی کردبایە بە تاکید باسی ئیسلامیان نەبوو باسی سیکۆلاریزم و باسی دیموکراسی بوو
ئیدی من دەبێ ئەوەی کە ئیدعای سیکۆلاریزم بوون و هەڵگری فکری سیکۆلاریزمی دەکا و ئیدعای جێبەجێکردنی دیموکراسی دەکا من دەبێ باسی ئەوە بکەم بەڵام ئێمەسا گەر دانیشتباین بۆ باس و خواست مشتمر لەسەر دەوڵەتی ئیسلامی و تەوژمی ئیسلامی و ئیسلامیەکان چیان پێ ئەو کاتە باسی کەموپڕی ئیسلامیەکانیشم دەکرد بە تاکید ئیسلامیەکان فریشتەی بێ هەڵە و بەفری بێپەڵە نین بەڵام باز ئەو باسە نەبوو من حەقە سوپاسی ئینسافی کاک مەلا بەختیار دەکەم کە گوتی هیچ لاریم نییە لە ڕەخنەکانی مامۆستا و زۆری دیکەش هەن هەڵدەگرن جا من ئەو زۆری دیکە کە هەڵدەگرن ئیدیەوە ئەو لە زیاتی من باسی کرد و زۆر سوپاسی دەکەم فعلا واقعەکەمان ئەوەی من گوتومە هەڵدەگرێ و زۆری کەش هەڵدەگرێ و حقیقت من کە باسی کە مخوڕیەکانی خۆشمان دەکەم لەم هەرێمی کوردستانەدا کوردەواری خۆمان دەڵێن دۆست ئەو کەسێ دەتگرێنێ دوژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنین بەڕاستی پێم وایە کە دەبێ دڵسۆزی ئێمە بۆ هەرێمەکەمان بۆ ئەزمونونەکەمان بۆ خەڵک و جەماوەرەکەمان جورئەتی ئەومان پێ بدا کە نوختە بخەینە سەر پیت پەنجە بخەینە سەر نەخۆشیەکان ئەگەر نا بە خاترێک دیگرتن و بە مجاملات من ڕێزی هەموو کەس دەگرم هەرچی چینی سیاسی لەم هەرێمی کوردستانەدا هەیە یا ڕەفیقمان بۆ لە شاخ یان ئێستاش لێرە من قەت عادەت منێ خۆم لە کەس دابڕ مەگەر خەڵک دەرگەمان بەڕوودا داخاو خۆمان لێ دابڕگەنا من بڕوان بە دابڕان نییە بڕوان بە قسە لەگەڵ یەکدیدا نەکردن نییە من زۆر جار ڕۆڵم بینیوە کە دوو لایەنی ناکۆچی علمانی پێکەوە ناکۆ بوون پێکەوە ئاشتم کردوونەوە دانیشن پێکەوە ئێمە ئەگەر بە هەمومان شتێکمان بۆ بکرێت دەکرێت ئەگەر نا بە لێکجایی بە پشتێکردن هیچمان بۆ ناکرێت بەنسبەت کاک مەلا بەختیار هەندێک شتی باس کرد ئێمە علمانی نەبووین مەکەمان ڕووخاند ئەمن باسی ئەوم نەکردووە ینی ئەگەر ئەو بێ وەڵامی مندا تو باسی ئەوم نەکردووە ینی حاصل ئەو بەرپەرچی قسەیەک دەدەوە کە من نەمکردووە سێ خەلیفە ڕاشیدەکان کە کوژراون و بنەماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و حوسێن کە کوژراوە فعلا هەموو شتی خراپ بوون بەڵام خۆ من خەڵکی علمانی تۆمەتبار نەکردووە ئەوانە سێ خەلیفەی ڕاشید بۆ دەکوژرێن لە ڕاستیداوە خاڵی هێزە بۆ ئیسلام چونکە کلتوری ئەو کاتەی حکمڕانی و دواکەوتویەتی کۆمەڵگا تەحملی فکری حکمی ڕەشیدی نەکرد حکمی خەلیفە ڕاشیدەکان کە خەڵک هەموو یەکسان بێ و خەڵک لە نێو خۆیان دای کامیان بە باشتر دەزانن کامیان خاوەن کەفاءەتر هەڵی بژێرن بەبێ ڕەچاوکردنی بنەماڵە تیرە و ڕەگەز پارە و سامان وەجاخ و ئەوانە ئەوە خەڵک بۆی تەحمل نەکرا ئومەویەکان هاتن کودەتایان کرد بەسەر ئەو خلافە ڕاشیدەدا کە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەلبانی لە السلسلة الصحيحەدا هێناوێتی ئەوەل من يغير سنة رجل من بني أمية یەکەمین کەسێک کە ڕێوشوێنی من دەگۆڕێ واتە ڕێوشوێنی حکمڕانی پیاوێکە لە بەنی ئومەیە کە ئەلبانی دەڵێ مەبەستی پێ شێوەی دانانی حکمڕانە کە لە شوڕاوە گۆڕدرا بۆ میراتی و بۆ بنەماڵەیی لەوێوە ئینحراف دروست بووە ئێمە دەزانین خەلیفە ڕاشیدەکان کوژراون و زانایانی ئیسلام سجن کراون بەس ئەوە خاڵی هێزە بۆ ئیسلام خاڵی هێزە بۆ زانایانی ئیسلام کە ئامادە نەبوون سازش بکەن لەسەر مەبدەئەکانیان لەگەڵ دەسەڵاتدا ئێساش ئەوە لە ئێمە داوا کراوە ئەوە لە ئێمەی ڕۆشنبیر و بە مامۆستا و بە ڕۆشنبیر و نووسەر ئەوەمان لێ داوا کراوە کە بە زارچەوەرکردنێک و بە تەماوە بەرنانێک و بە دوو هەڕەشە و گوڕەشە و بەوانە ئێمە تەنازول نەکەین لە مەبدەئەکانی خۆمان لەوەی کە بەڕاست و چاکی دەزانین بۆ خەڵک و میلەتی خۆمان و پێداگیری بکەین لەسەر کە ئەم وەزعەی بەڕاست بێتەوە چاکسازی و پاکسازیە بکرێت زانایانی ئیسلامیش هەروایان کردووە ئەحمەدی کوڕی حەنبەل کە تەنازول ناکە شافعی کە دەردەکرێت ئەبوو حەنیفە کە سجن دەکرێت مالیک کە لێی دەدرێت ئەوە مەدالیای دەبێت مەدالیای شەرەفیان پێڵ بواسرێ ئەوە نیشانەی زیندویەتی ئیسلام و نیشانەی ڕەسەنێتی ئەو زانایانەمان بۆ ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بەنسبەت جەنگەکانی جیهانی کە تەمان خۆی باسی کرد منیش تەئیدی دەکەم یعنی لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم بەپی هەندێک سەرژمێر نزیکەی 7 ملیۆن کەس یاخود کەمتر و زیاتر کوژراوە هەموو جەنگەکانی عالەمی ئیسلامی خڕبکەوە لەو کاتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بووە کە وەکو کاک مەلا بەختیار ئاماژەی پێدا ئەو شەڕی لە نێوانی یۆنانیەکاندا بوو هەمووی چەند هەزار کەس نەبوو هەموو شەڕی فتوحاتی ئیسلامیش پێش خەلیفەی ڕاشید لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناگاتە هەزار کەسێ دەوری 900 کەسێکە بەهەرحاڵ بەس ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو کە گلەیەکیشی لە سەلاح الدین ئەیوبی کرد کە حکمی فاتمیەکانی لە میسر نەهێشتووە آخر خەلیفەی فاتمی شاعرێک پێ دەڵێ فەحکم فەئەنتە الواحد القەهار حکم کە تۆ واحدی قەهاری یعنی ئەلتیۆکراسیەکی زۆر خراپ بووە و خەڵکی بە کۆیلە تەماشا کردووە حکمێکی شیعی متطەرفی طائیفی
صلاح الدين أيوبي زعما صلاح الدين ما هنيش نازي فيه وكاين أيوش رخني اللي بقري لسروي كحكمي شي طائفي دمارجيري خرابي نهيشتوا أو بما بإنصافني لقى صلاح الدين ده بالنسبة كشتي خليفة عباس كان راستا مش دزانين لتاريخي لما يجي إسلام ده لما يجي مسلمانان ده كم كوريو هلا بوا بلام كم كوريو هلا كان دقرين بوا لا داني خلق كلا إسلام بلام هي نصرانية دقرته بو خدي دينة تقدراوكا بو خدي كتابة بيروزكا كالبته كتقدراوكا ناو كتابة كخواي پروردگار ناردوتي بو شوي نبوا بالنسبة علمانيت ببصرته بكشتو كشتار من بپیشوانه وقتم نصرانيات كشتو كشتاري كرت كنيسة دادگاي تفتيش ويدانا دواي علمانيا كان هاتن برپرچي ونداو وعلمانيا كان وجولي علماني باجي قوريدا سوتيندران يعني من وام نقول راسي دا وكبلي اوش نازم رنگ شاق لقسكي من تينا جايبي علمانيا دقل لحد داني من السرتا وقوتم لنيو علمانيا كان دا بقري خلشي ملحد هي وخلشي خواناسي جبوه البته اما تبينيش مال سر زور خواناسينش هي ككابرا بلي من خوا دناسم خوا حق بلان دينك بكلغنايا اوش دبي سجور خواناسيني او بيدلن شالني بلا بايشكاو يعني كتب بروعد بخوا هي وخوا قراني ناردو وخوا پیغمبري ناردو وبوهم بشري ناردو شلون لدينك بكلغنايا وشلون ويك خوا حلالي كدو بحلالي داناني وويك قدغشي كدو نال قدغه نابي يعني اول قال ناي مسلمانتي دانا كتب مسلماني هر كسيك مسلمان وتم الكذب وخوا ويك اخوانا ناردو بقبول بيه دتواني بلي قبول اليوم نعم مسلماني تواو بلام كمسلمان بيدي بيقول خوا فرميتي ما دام خوا فرميتي و بأما جيشتونك هشتي بناوي دين وقلت رأويك خوا فرميتي وهو وحي تو دبيت هذا بيسلميني بالنسبة وك عقل إنسان ببيت تشقه عقل إنسان آزاد بيخو مش هرواد لين أصلا زاناني إسلام العقل مناط التكليف عقل تكليف بعقله بس راوتوا الشيء هيش تكليفي لسرنية من ضال تكليفي لسرنية بوش منك عقلي كامل نبوا عقلي نية للراسي ده الإسلام ده زوجر نجيب عقل دراوة وهر معتزلة كان نبون يعني هم خطابات القرآن روي العقل من دانا إنا أنزلناه قرآن عربيا لقوم يعقلون أجر كسي عقلنا بمعنى قرآن هرويتنا كهرناي دوينه قرآن عقلان ده دوينه قرآن كسانة دوينه كتير ده ليش شارزان بالنسبة دوك همو لا يقلب مودرنيته بهرمندين راست بلام آية مودرنيته بشوروجك پیدا بو آية مودرنيته كارجك ولو غره هل توقي دواي پلا بارانيك مودرنيته كوي كلفوري بشرة كاتي خوي هند بويانا مصر كان خصويانا تسريان ميزوبوتاميا خصويا تسري يونان خصويا تسري إغريقيا كان وباشان دولتي إسلامي لأنجام تراكمي همويدا أي خو كاغ ملا بختار نابي أوش لبي بشيك روشالات ناس كان دان بودا دينين دواي شر خاص فرستكان ودواي ترجمة كتابة كان ابن رشد وكتابي مسلمانان رينسانس لأوروبا صري هلدا كواتا أو ميراث كلفوري بشريته أو نبتني أوروبا خاونيتي نيونان ونجريك ونمسلمان ونهند ونصين هي مو بشريته أم تكنولوجيا وشعر الثانية تستودزك هر جار الهند بو جارك ليوب استاب وكو حالتش عول ما يورجرتوه إنكاريش ناكري كأوروبيا كان زوريان خصة سري بلام أواني لسفر ودستيان بينا كر بالتأكيد كتابي عالم مسلمان كان ينور جرا ولا كتاب مسلمان كان فعلا كانت يخوي كتابي يونان كان ينور جرابو أوش أودا جينا كإسلام لا ريني لا سود ورجرتن لا فكري هر كسي لا ترجمة كتابي نام مسلمانان جلي بهرمند من إسلام دسي مسلمانان ناقري كالحكمة الزانسي بسول هر كسي كوا وربجرن پێم وابوو کاگمەلا بەختیار زۆر چۆن ئاو مێژووە لەبەر وام هەست کرد کە وەک پێویست دیفاعی بۆ لە واقعەکە ناکرێت کە ئەو واقعەی کە هەڵبەتە ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بەرپایان نەکردووە ئەو واقعە کە بڵێن حکومڕانە سیکۆلاریستەکان بەرپایان کردووە یعنی پێما لەبەرەوە کە لێرە لەو جەبهەیەوە تۆزێ هەستی بە زوعف دەکرد پەڕێەوە بۆ قوڵایی مێژوو کە بابەتەکەمان بابەتی مێژوو نەبوو لە ڕاستیدا کۆمەڵە شتی دیکەی باس کرد هەڵبەتە مەجال نییە من باسی لەسەر هەمویان بدوێم دیموکراسی لەکەی وەسەری هەڵدا من وتم وشەی دیموکراسی بڵێ لە یۆنانەکان داهاتوو بەڵام نێوەڕۆکی دیموکراسی خۆ وەکو زانایان دەڵێن العیبرەة بالمحتویات والمضامین وليست بالأسماء والعناوین ئێستا گرنگە نێوەڕۆکی دیموکراسیەوە کە خەڵک خاوەنی دەسەڵات بێ ئەمن دەڵێمەوە قەدیمترە لە یۆنان جا باشە خۆ معقوڵ نییە بڵێ وڵا تا یۆنانیەکان لەدایک نەبوون خەڵک عەقڵی نەبووە خو خلق عقل وفطرتي ساغي بوا بشر هر بشر بوا
ئەزمموی شکست خواردووی هەبوو ئەزمموی سەرکەوتوشی هەبووە و من ئیشارەم بە چەند کتێبێکی مێژوویش کرد کە هەر ئەوروپیەکان خۆشیان نووسیویان مەسەلەی دیموکراسی ئەوە نییە کە خوالابچێ منیش ناڵم ئەوە خوالابچێ بەڵام دەڵێم دیموکراسی چوارچێوەیەکی نییە کە بیپارێزێ لەوە کە شتێک بڵێ لەگەڵ شریعەتی خوا تێبژیرە بۆ ئێمەی مسلمان من دەڵێم بۆ کەسێکی نامسلمان بۆ خەڵکێکی ڕۆژئاوایی حەقی خۆیەتی بەڵام ئێمەی مسلمان ڕیبا حرامە زینا حرامە دزی حرامە قەتڵ حرامە و نوێژ واجبە ڕۆژوو واجبە عەدل واجبە زوڵم حرامە ئەو شتەکە خوا واجبی کردو واجبە تا قیامەت ئەو شتەکە خوا قەدەغەی کردو قەدەغەیە تا قیامەت ئێمە وەکو میلەتێکی مسلمان دەبێت بە چوارچێوەکانی شریعەت و پابەند بین کە شریعەتی خوا هیچ شتێکی قەدەغە نەکردووە مەگەر بۆ تاک و کۆمەڵ و بۆ دنیا قیامەت خراپ بێ هیچ شتێکیشی واجب نەکردو مەگەر بۆ تاک و کۆمەڵ و دنیا قیامەت باش بێ دەوڵەتەکان قسەی خێریان نەکردووە بۆ ئێمە ئاخر دەوڵەتەکان ئەو ڕژێمە خۆسەپێنانە بوون کە ئیدعای سیکۆلاریسێتی دەکەن ئیدعای دیموکراسی دەکەن بەڵام کابوسن بەسەر سینەی خەڵکەکەوە خۆ ئەوان نەیان هێشتووە ئێستا لە سەردەمی ڕژێمدا ئێمە بۆچی وڵاتی خۆمان بەجێ بچوو بووینە شاخ چونکە خۆ ڕێ نەدا کەس نەفەس بدا ڕێ نەدا کە کەس چوار قسە بکە لەبەرەوە من پێم وان نابێت لە ئیسلامیە بێدەسەڵات و بێچارەکان بکرێت کە لە کونجی زیندانەکاندا بوون لە میسر و لە کوێی ئێستاش لە کونجی زیندانەکاندان دوای ئەوەی کە ڕەوایەتیشان لە شەقام وەرگرت بەڵام عەبدولفەتاح سیسی وەختێک کودەتا دەکا بەسەر شەرعیەت و ڕەوایەتی خەڵک و جەماوەریی مسلماندا ئێستا تۆ لە هیچ چی لێ بکە کە کاتی خۆشی لە زینداندا بوو دیفاعی پێ لە تۆ نەکراوە و ئەگەر کەم تەرخەمیشیان بوو بێ كم ترخمي هر كم ترخمي من دفاع لخليه هيك شسناكم فعلا المظلومية تيجي زور كوتو تسمي التي إما دبوا دفاع عليك البين بلام كسي لزندان دابي كسي كمجال قسينا بي من قليل شيء لكم جاء إخوان بي يا سلفي بي يا هر كسي بي باسي مقاومة كر إما بوين كمقاومة كر راستا إماش بله وكو إسلامي درنگ دفريا كوتين بلام إماش دواي مقاومة كر شتيكي باش مان كرد بەڵام من نەمزانی ئەوە شڕفتی هەیە بە بابەتەکەی ئێمەوە شتێکی باشمان کردو ئێستاش من لێرەوە ڕێز و تەقدیر و سوپاس دەنێرم بۆ ئەو برا پێشمەرگانەمان کە سنوورەکانی کوردستان ئەم وڵاتی ئێمە دەپارێزن و ئێمەش لێرە ئەوە بە ئارامی دەتوانین قسە و باسی خۆمان بکەین بە حەقیقەت جێ هێن ڕێز و تەقدیرەکەن بەڵام و پێشمەرگانە هیچێن خۆ ئەگەر پارتی یەکێتی بڵێن هی ئێمە معنام بیلیشیان دەبێت بڵێن هی هەموو ویلەتەکەن وانە هی هەموو خەڵکەکەن ڕەنگە بە هەستیاری هندێک لایەنی علمانی نانهێش بێ خەڵکێک کە بڵین ئیسلامیەتی تێدا زەقبی هەرچەندە زۆربەی پێشمەرگەکان سومن نوێژ دەکەن ڕۆژوو دەگرن نوێنەری هەموومانن و لە حەقیقەتدا سەر بە هەموو لایەکمانن بەڵام ئەگەر ڕێگەدرا بە دەرفەت ڕەخسابا حەقیقەت ئێمە ژۆک و کۆمەڵی ئیسلامی کە کاتی خۆی هێزیشی چەکداری باشمان هەبوو ئێستا ئەوانی شەگەر لە یەکەی سەربازیدا ڕێکخرابان پێم وایە جەبهەکەمان بە قووەتر دەبوو بەتایبەتی لە بەرامبەر داعشێدا کە بەناوی ئیسلامەوە شەڕ بە ئێمە دەفرۆشێ و جێشەڵ بە ئێمە دەکا و من بە ڕەسمیش چەند جار لە جەنابی کاک مەسعود داوامان کرد وەکو مەکتەبی سیاسی داوامان کرد لەلایەنە سیاسیەکان کە با ئێمەش ببین بەڵام بە هەر حاڵ بوار نەدرا لەگەڵەوەشدا هیچ گرفتمان نییە ئەوانەی کە لەوێشن برای ئێمە خوا پارێزێ ئێمە بە هەموو لایەک دەتوانین ئەم وڵاتی خۆمان بەرەو پێش بەرین بیپارێزین چ لە بەرەکانی جەنگدا چ لێرە کە کەم و کوڕەکانی خۆمان دەست بخەینە سەرێەوە چارەسەریان بۆ دابنین و پاکسازی و چاکسازیی وا بکەین کە خەڵک و جەماوەرەکەمان زیاتر متمانەدار و باوەڕدار بێ بە واقعی ئاساسیەکەمان زۆر سپاس بۆ مامۆستا عەلی باپیر بۆ پابەندبوونی بە 15 خولەکەکەی خۆیەوە کاک بەختیار 15 خولەکی تۆ جارێکی تر سپاس بۆ مامۆستا عەلی باپیر سپاس بۆ جەنابی بەختیار ڕوونکردنەکەی خۆیدا لەسەر باسەکانی من بەڵام من ئەو خاڵانە باسەکەم کە مامۆستا باسی کرد بۆچی من ناچار بووم بچمە ئەو مێژووە سەیری خاڵەکانی کە لە سیاقی باسەکانیە پێش ئەوەی بێتە سەر سکۆلارزم و دەسەڵاتی کوردستان چی وت یەک وتی فەرق هەیە لە بینی ئاینی ئیسلام لە مێژووەوە لە قورئانەوە لەگەڵ ئاینی مەسیحی ئەوان دەسەڵاتێکی تیۆقراتی بوون ئێمە وانین ئێمە بە نوعێکی تر خوا ئەم دەسەڵاتەی لە قورئانە وا دیاری کردووە لەسەر ئەس بە جۆرێکی ترە ئێمە نابین بە مەسیحیەکان ئەمە خاڵی یەکەم دووەم گوایە سکولارەکان و ئەمانە خوا پشتگوێ ئەخەن و مرۆڤ ئەکەن بە هەموو شتێک لەسەر ئەس سێ خوابوونی نییە لای هەندێک لە سکولارەکان هەش بێ خوا ناتوانێت دەست بخاتە ناو کاروباری مرۆڤەوە ئەمانە هیچ علاقەی بە دیبەیتی دیموکراسی و ئەلمانێتەوە نەبووە کە هەمووی هێنایە پێشەوە ئینجا حکوومەتی دینی و حکوومەتی خوایی هێنایە پێشەوە شەرحی کرد ئینجا لەسەر هەڵدانی سکولارزم ڕۆژ ئاوا کەوتە مەینەتەوە
و سوتاندنی زاناکان 30,000 کەسیان کوشتووە، یعنی سیکولاریستەکان کەوتونەتە مینەتەکە لەو کاتە. اینجا عیسا بۆ قۆناغێک هاتووە، بەڵام ئیسلام بۆ هەمیشە هاتووە. اینجا دەست بە ئیسلام پێشکەوت، دەستمان بە ئیسلامەوە گرتبوو پێشکەوتین، بەڵام کە دەستمان لە ئیسلام بەردا دواکەوتین. ئەمە هەموو قسەی مامۆستایە، بناغەی ئیسلام شورایە. ئەمە هەر قسەی مامۆستایە. مەلایەتی باوەڕی بە شورایە، نەک بە ویلایەت و خەلافەت و ئەوانە. اینجا لە ئیسلامدا نەک ئیسلام بەڵکو ناموسڵمانیش ناکوژرێ. ئەمە بۆ قسەی مامۆستا بوو. و لە وڵاتانی موسڵمانراودا سیکولارزم جێی نابێتەوە. ئەمە شەر قسەی مامۆستایە. اینجا هات لە دوای ئەم شەرحە مێژوویە لە ڕووی علمیەوە، لە ڕووی سیکولارزمەوە، لە ڕووی دەسەڵاتەوە، لە ڕووی قورئانەوە، لە ڕووی خواوە، لە ڕووی مرۆڤەوە، اینجا لە ڕووی دەسەڵاتی کەنیسەوە، اینجا لە ڕووی دەسەڵاتی ئیسلامیەوە، اینجا لەوەی کە ئیسلام هەموو شتێکی جێتیا ئەبێتەوە وەکو مەسیحەکانیە. اینجا هاتە سەر قۆڕەکاری و گەندەڵی لە ئاخری بابەتەکە هاتە سەر ئەو مۆزوعە. دیارە منیش حەقی خۆمە ئەو مێژووی کە ئەو بەو شێوەیە چارچەوەی بۆ داڕشت، منیش بە شێوەیەکی تر بێم مێژۆکە هەڵسەنگێنم، وەکو جەنابی هەوڵیدا هەموو ڕخنەکان ئاراستەی ئۆروپا و ئاراستەی مەسیحیەت و ئاراستەی سەردەمی سیکولار و پاساو بۆ ئەوە بێنێتەوە کە هەموو شتێک لە ئیسلامە جێ بێتەوە و هیچ جێیەک بۆ سیکولاریستەکان لە وڵاتی ئێمە نەماونەتەوە. دیارە منیش خەباتەکەم بۆ ئەوی سیکولارزم لە وڵاتە بەدی بێ، سیستەمی سیکولاریستی بێ لە وڵاتە، دیموکراسی بێ لە وڵاتە، و دیموکراسی بەبێ تایبەتمەندەکانی ئێستای ئێمە بێ. دیارە ئەگەر من ئەو قسانەی جەنابەت قبول بکەم کە هیچ شتێک بۆ سیکولار نەماوەتەوە و ئیسلام ئەتوانێ هەموو شتێک بگرێتەوە و ئەو تاریخەوە، ئیتر من لێرە بۆ دانیشتوم. خۆ ئەبێ جوابت بەمەوە بۆی جێگەی کارێکی خۆم بکەمەوە، منش بۆی تەفسیرێک بدۆزمەوە کە حەقیقی و منطقیشەوە بە بەڵگەش هێنامەوە، وی بڵم بابە وەکو تۆ ئاوا تاریخی خوێنیتووە، ڕوانگەیەکی تریشەیە، گیانبینیەکی تریشەیە کە گیانبینی منی سیکولارە، منی دیموکراتە، منی ئازادی خوازە، منی دنیابینیە، بەو نوعی کە هەیە. ئەنجا هاتمەوە سەر ئاخر بابەت کە بابەتی حکوومەتی ئێستا و حکومڕانی ئێستامانە. باسی مێژووشم کرد، حەقی خۆمە باسی مێژوویە بکەم کە زووخاو کراوە بە ناخما. ئاخر خۆ زۆر زەحمەتە ئێستا بۆنەوەی ئێستا لەوە تێبگا من 24 ساعت بە پێ ڕۆشتوم، نیو ساعت نار و چایەکم خواردووە و ئەم وەزعم هێناوەتە دی. ئەخ زۆر زەحمەتە بۆ کەسێک ئێستا من باسی بکەم بڵم لە ئاوایی حەمەی کەرمە 11 پێشمەرگە بم 22 کۆپتەرم بۆ هاتووە. زۆر زەحمەتە لەمە تێبگا. ئەخ زۆر زەحمەتە لەوە تێبگا بە بەرچاوی خۆم 5,000 گوند ڕوخێنراوە، من وتومە تەسلیم نابم، مقاومەتەکەم، کردیشمان و کردیشمان. خۆ ئەبێ بزانێ ئەمە بەری ڕەنجی قوربانیدان و بەدبەختیار ئەوە نییە کە من ئێستا هەندێک لە مەسئولینی ئەم حکوومەتە و ئەم حیزبانە گەندەڵیان کردو. خۆ ئێمە مێژوویەکمان هەیە، ئێمە قوربانیەکمان هەیە. ئەم مێژۆ زۆر گرنگە. ئێوەش کاتونە دەرەوە مێژوویەکتان هەیە، ئێوەش قوربانی خۆتان داوە بەسەر سەر، و من بەڕاستی تەقدیری ئەەکەم لەوە تێ هاتوونە دەرەوە. بەڵام ئەی ڕابردوو، ئەی 72، ئەی تەجمیدکردن، ئەی ئەو هەموو بەدبەختی بەسەرمان هات، یەک موتەمەری ئیسلامی قسەی لەسەر نەکردین. ئاخە خۆ هەر بەوە تێ ناپەڕێ منش قبوڵم نییە و ڕخنەم هەیە، و بەوە تێ ناپەڕێ بڵێ وەڵاهی غەڵەتیان کردووە. غەڵەتی چیان کردووە کە 100,000 ئینسانیان کوشتووە، ملیۆنها ئینسانیان لە زنجەکان و قەرامەتەکان کوشتووە، شارانیان تەخت کردووە، هەزاران هەزار دەیان هەزار کەسیان بەدیر کوشتووە، بە ناوی خەلافەتەوە، بە ناوی ئومەویەتەوە، بە ناوی زەیدەوە، بە ناوی عوبەیدەوە. ئەخۆ ئەمە ناکرێ ئەم مێژووە هەمووی داپۆشین تۆ بێ باسی ئەلمانی بۆی ئەلمانی دەکەی من بکوتی هەڵەشێ ئەوروپا نابوت بکەی لە بەرچاوی خەڵک، ئەوروپا لە بەرچاوی خەڵک بکەی بۆ ئەوی لێرە پاساو بدۆزینەوە وەڵی سیستەمی ئیسلامی ئەتوانێت ئیشی خۆی بکە و چ پێویستمان بە ئەلمانی نیە. وەڵام من ئەگەر قەناعەتی جەنابتم هەبووە مامۆستا ئالێرە بڕوا بکە ئێستا لە تەنیشت دانیشتم بەس چەپڵەم بۆ لێ دەیت. ئەخۆ من قەناعەتی جەنابتم نییە، تۆش قەناعەتی من نییە. هەر بۆیە لێرە دانیشتن تۆ لە وجهد نەزەری خۆت لە گیانبینی خۆتەوە، گیانبینی زاراوەیەکی ئێرانیە، یعنی ڕوانینی سیستەماتیکی بۆ هەموو شتێکی ئەم جیهانە، بۆ هەموو شتێکی ئەم جیهانە. ئەم زاراوە یعنی گیانبینی. جەنابەت گیانبینی خۆتەیە لە ڕوانگەی ئایدۆلۆژیی ئیسلامیەوە، منی گیانبینی خۆمەیە لە ڕوانگەی دیموکراسی و سیکولاریزمەوە بەڕاستی. و ئەگە دیموکراسیت قبول بێ، دیموکراسی بەری ڕەنجی سیکولاریستەکانە، دیموکراسی بەری ڕەنجی تێکۆشارەکانە کە دنیا لە ڕوانگەی دنیابینینەوە و لە چارەسەرکردنی دنیاوە ئەبینن.
ئەمە دیموکراسی زادەی ئەم خەباتەیە ئەگەر ئیسلامیەکان شیعەکان سونەکان سەلاحەدینەکەی خۆمان نەخێر فاتمیەکان نەخێری هەر کەسێکی تر لە تاریخی ئیسلامە 1400 ساڵ شانسیان هەبوو سیستەمی جۆرا و جۆر دامەزرێنن ئەی بە دیموکراسیشیان دامەزرانێ خۆ شورا انتخابات و ڕێی وەرگرتن نییە مەجموعەیەک ڕاوێژی پێ ئەکرێ ئەوە شورایە لەکوێ اجتماعات و انتخابات و ڕئیدان و ڕئیدانە لە هیچ قۆناغێک لە قۆناغەکانی مێژووی دەسەڵاتی ئیسلام هەڵبژاردن و ڕایگشتی وەرگرتن و ڕایژن و پیاوەرگرتن و چوون یەک مافدان بە هاوڵاتی کە دەنگ بدابەوەی چێ خەلیفەیە چێ سوڵتانە چێ ئەمەیە قەت ئەمە لە تاریخە نەبووە شتێک دۆزراوەتەوە من خۆم قەنەعەتیشم وایە ئەو شورایی کە دۆزرایەوە بەڕاستی زۆر وازەحە مامۆستا لە کاتی نەخۆشکەوتنی پێغەمبەرە هێشتا پێغەمبەر لە جیانەڵا بوو لە بینی خولەفای ڕاشدین و ئومەویەکانە بوو بە مشکلێکی گەورە بوو بە مشکل گەورە و خۆش دەزانێت کۆبوونەوە مەشهورەکەی کە ئومەوی و قوڕیشیەکانی لەسەر جیابوونەوە تەواو لەو ساوە تا عەباسیەکان بە تەواوەتی ئیبادی ئومەویەکانیان کرد ئەو خلافە مایەوە لە کاتێکدا هەر لە کۆبوونەکەی سەحیفە حەلی وەسەتیش تەحدید کرا لەلایەن ئومەویەکانەوە بەڵام بێگومان قوڕیشیەکان ئەمەیان قبوڵ نەکەوت لەنتیجە بینیمان ئەمە مێژووە کە مێژووی ئەو دەسەڵاتەیە کە جەنابەت شانازی بیۆگە من هیچ لاریم لێی نییەوە لە هیچ ئیجابیاتی ئەو مێژووە کەشتی چاک کرابێ منی شانازی پێوەکەم بەڵام بەڕاستی ناتوانم لە دوای پێغەمبەر تۆزێکی چاوپۆشی بکەم لە هەر تاوانێک کە کراوێ حەقی خۆمە ڕخنە لە مەسیحێتی شەگرم وەکو دەسەڵات لە جوولەکە شەگرم وە دەسەڵات تا ئێستاش لە جوولەکەی گرم کە مافی چارەنووسی فەڵەستین نادا کە دەوڵەتی سەربەخۆ بە فەڵەستین نادا و لە دەسەڵاتی ئیسلامی شێگرم کە تا ئێستا مامۆستا زۆر لە دەوڵەتی ئیسلامی و بەو وڵاتە ئیسلامیەوە کە مەکە و مەدینەشی تایە تا ئێستا حەزەکەم جەنابەت وەفدێک تەشکیلکەی بڕۆی بۆ سعودیە لێیان بپرسی بزانە دوور و نزیک دانی خێر بە کوردانێن ئێستاش فدراڵەتی ڕۆژاوا قبوڵەکەن ئێستاش کانتۆنەکانیان قبول کرد ئێستاش دانی خێریان بە شەڕەڤانێکانە ئێستا ژوتیان ئافەریم کورد شەڕێکی زۆر باشتەن بەرەمبەر بە داعش کرد جەنابەت شتی جوانە دوتووە بۆ شەڕی پێشمەرگە بۆ قبول نەکردنی داعش ئەگەرچی لە قەناعەتی خۆتەوە بە کافریان نازانی ئەمە شتێکی ترە بەڵام شتی زۆر جوانت لە ڕووی ئایدۆلۆژی و تۆ بەرامبەریان من تا دوێنێ کتێبەکەتم خوێنێتەوە لەسەر عەلمانەت حەزەکەم بزانیت 48 ساعتی ڕابردوون بەس بخوێنەوەی کتێبەکەی جەنابەت دیاری کرد هەموو ئەم شتانی ئێستا شتت لە کتێبەکە دووتوتە حرف بە حرف لە کتێبەکە دووتوتە هەموم خوێنێتەوە کە جملێگرتی زۆر بە تەبیعی زانیم چی ئەڵی جەنابەت لە ئەوەڵ حرفتەوە تا ئاخر حرف ئاگام لێ بوو چی دووتووە چیشی نووسیوە حەق بەرامبەر بە داعش چی دووتووە بەڵام بە حەقیقەت مامۆستا ناکرێ ئەم تەجروبەی ئێمە تەنها لە کەم و کڕێکان و هەڵەکانە ببینین هەمومان ناکرێ ئەوە ببینین ئێوەش لە مەجلیسی لە دەسەڵاتی تەشریعی هەن ئێوەش تا ئێستا لە حکوومەتەکە هەن ئەگەرچی حکوومەتەکە ئفلیج کراوە بەڕاستی ئێوەش پێشتر هەم لە حکوومەت بوون لە حکوومەتەکەی ئیداری سلێمانیش بوون ناکری هەمووی بخەنە سەرگردنی ئێمە لە سەتانەوەتی لەسەر ئێمە یە قبولمانە لە سەتانەوەتی هەڵەکەش ئێمە کوردمانە ڕخنە لە خۆمانەگرین لە سەدادەکەش قبول کە کاکە قبولمە لە سەتانەوەت من قبولمە وە دڵنیاش بە من لە جەنابەت کەمتر ڕخنەم لە کەم و کوڕەکان ئەم حکوومەتە نەگردووە خۆشت باش ئەزانیت لە کۆڕە لە کۆبوونەوە ئامادەنیم بچووکترین هەڵا لە هیچ کەسێک لەم حکوومەتە و لە ئەم پەرلەمانە و لە حزبەکەی خۆشم هەڵەیە کردی بێت لێک حکوومەت و بەشێکی زۆری حکوومەتەکان ڕئیس وزەرا و جێگیری ڕئیس وزەرەکان ئێمە بووین ئەمە ڕاستە بەڵام تۆ بتەوێ ڕەگوڕیشەی ئەلمانیەت و دیموکراسی بینیتەوە بچێتەوە بە مێژوو منیش مێژوومەیە یەیتە سەر ئێستا منیش ئێستامەیە باسی 30 ساڵەمە بەرەکەی منیش 30 ساڵەمە بەرمەیە بەرامبەرەکەشم ئێوەن و خەڵکی ترە ئەی خوێنمەوە لە نەیتیجەی خوێندنەوەی هەموو و ڕخنەگرتی بابەتی نەک حزبەکەی من چی ئەڵێ یا کۆمەڵەکەی جەنابەت چی ئەڵێ لە ڕخنەگری بابەتی هەڵەی هەمومان دیاری بکەین چاکەی هەمومان دیاری بکەین هەڵەکان بە عەقڵێتی ڕابردووی دوای نەوەتەکان تعاملی لەگەڵ نەکەین وەکو ئێستا بە دیالۆگ قسە لەگەڵێکەکەین جاران بە ئاربیجی قسەمان لەگەڵێکە کرد ئەوی بە ئاربیجی کردمان هەمووی هەڵە بۆ حەزەکەم بزانی و کەسیش بە سەرکەوتو نازانم سەرکەوتو ژێرکەوتوی لای من نییە ئەبەدەن لە شەڕی ناوخۆ کەس بە سەرکەوتو نازانم هەر بە دەلیلی ئەوەی جوندی ئیسلام پێشمەرەکانی ئێمەیان سەرەبڕی بەڵام ئەمریکا کە هەڵەی کرد لە ئێوەیدا ئەمە هەموو قووەتی خۆمان هاینایە کار بۆی کەمترین زەرەر لە ئێوە بدرێت چونکە هەڵە بوو لێدانی ئێوە بە ئاشکراوتمان هەڵە بوو و جەنابی شت کە ئەمریکا تاوانی کرد بەرامبەرت خۆ دەزانی ئێمە وەکوی چێتی و جەنابی مامدلای چیمان کرد